دیارە ئەو بابەتانەی کە پەیوەندی بە یاسا و ڕێخستنی کۆمەلگاوە هەیە بێگومان هەر کۆمەلگایە کە بەرەو کۆمەلگایەکی مەدەنی و دیموکراتی هەنگاو ئەنێ پێویستی بەوە هەیە کە یاسا سەروەر بێ و پێویستی بەوە هەیە کە تۆ هەموو ئەو بابەتانەی پەیوەندیان بە ژیانی تاکەکانەوە هەیە لە چوارچێوەی یاساییدا ڕێکی بخەیت. و هەر لەسەر ئەو بنەمایە لە ڕابردووە کۆمەڵێک یاسا دەرچێنراوە لە هەرێمی کوردستان کە تایبەت بووە بە مافەکانی ژنان و منداڵان و ئەو یاسایانش کە بڵێن پێمان وە بۆ پێشێلکاری تایە هەموار کراوە یا خود ڕاگیراوە بەوەی هەندێ لە جارەکان یاخود بڵین لەو کۆمەلگانەیە کە کۆمەلگەی دیموکراتی نین کە کۆمەلگەیەکی کۆنە پارێزن بە پێچەوانەوە یاساکان زیاتر تونند و تیژی بەرامبەر بە تاکەکان بەکار ئەهێنرێت بۆ نمونە یاسای باری کەسێتی کە هەموار کرا بە یاسای ژمارەیەکی 2025 و دەرکردنی مدەونەی جعفەری خۆی لە خۆیدا ئەمە تونند و تیژی یاساییە واتە تۆ لە ڕووی یاساییەوە لە جیاتی ئەوەی کە کێشەکانی کۆمەلگا چارەسەر بکەی و پەیوەندیەکان ڕێک بخەی بە یاسا کاریگەری نێگەتیفت ئەبێ لەسەر ئەوەی کە پێشێلکاری بەرامبەر بکرێ ئەو مافانەی کە پێشتریش هەی بۆ لی وەربگیرێتەوە و بە پێی یاسا کۆتوبەندی بۆ دروستکەی و بە پێی یاسا تونند و تیژی بەرامبەر کار بهێنێ دیارە لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان کە لە 25 نۆڤەمبەرەوە دەست پێ دەکات ساڵانە ئامارەکان ئەخرێتە ڕوو دەربارەی تونند و تیژیەکان و لە بڕیارەکانی حکوومەتی هەرێم کە ئێستا و ئامارانە ناخاتە ڕوو بەڵام پێم وایە هەم لە ڕاگەیانەکان و هەمیش ڕێکخراوەکان و چالاکوان بەردەوامن لە بەدواداچوون و لە خستنەڕووی ئەو ئامارانە. دیارە تونند و تیژیەکان لە کۆندا هەبوون و ئێستاش هەن لە داهاتوشدا هەر ئەمێنێتەوە بەڵام ئێمە چی بکەین بۆی کەم ببێتەوە ئەو تونند و تیژیانەی کە هەیە ئێستا بەڕاستی تونند و تیژی یاسایی هەیە سیاسی هەیە کۆمەڵایەتی هەیە و هەموو ئەو جۆرە تونند و تیژیانەی تر کە ڕوبەڕووی هەموو تاکەکانی کۆمەلگا ئەبێتەوە بەداخەوە لەوانە بێت هەندێک جار تونند و تیژی لە دادگاکانیشتا هەبێت ڕوبەڕووی بڵین کەیسەکان ڕوبەڕوو ببنەوە یاخود هەندێ بابەت کە ڕێچکەی خۆی نەگرێت یان هەندێ جار کە وا لە سکاڵاکەر و لەلایەنەکانی تر ئەکەن کە مەجبور بن بڕۆنە دەرەوەی دادگا کێشەکانیان چارەسەرکەن ڕوو لە سوڵحکەن کە ئەمەش خۆی لە خۆیان تونند و تیژیە بەتایبەتی ئەو بابەتانی کە پەیوەستە بە ژنانەوە کە پەیوەستە بۆ کێشانەی کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە هەموو ئەمانە من پێم وایە کاریگەری نێگەتیڤیانە بێ لەسەر کۆمەلگا چونکە هەتا ئەو بابەتانە چارەسەر نەکرێت تونند و تیژیەکان بەردەوام ببن و ڕوو لە زیادکردنیش ئەەکە بابەتی کەمکردنەوەی تونند و تیژی پەیوەندی بە هۆشیاری کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە هۆشیاری تاکەوە هەیە دیارە ئێمە مێژووی قۆناغەکانی نەتەوەی کورد و خۆمان هەمووی ئەزانین خۆمان بە درێژایی مێژوو ڕوبەڕووی تونند و تیژی بووینەتەوە هەر ئەم تونند و تیژیش کاریگەری بۆ خێزانەکانەوە هەیە و بە تا ئێستاش بەسەر تاکەکانەوە هەمانە ینی هەمومان کاریگەری ئەو تونند و تیژیانەمان بەسەرەوە هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە لە خاڵێکا بوەستین لەبەر ئەوەی بۆ قۆناغانە تێپەڕیون نەخێر ئێمە بەردەوامین لەسەرەوەی کاری لەسەر بکەین وەکوتم لە ڕووی یاساییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کللتوریەوە ئیش لەسەرەوە بکەین کە ئەم تونند و تیژیانە کەم بکرێتەوە بەڵام بەداخەوە ینی کاری سۆری لەسەر کراوە ئەی ئێمە لەم قۆناغای هەستی پێکەین ئەو پاشەکشەیە ڕاستی ئەگەر بۆ نمونە لە ماوەی ڕابردووە لە دەی ڕابردووە تونند و تیژی خێزانی بەرامبەر بە منداڵەکانی ببینرایە کۆمەلگا ئەمەی قبول نەئەکرد بەڵام هەستەکەی بابەتەکە ئێستا ئاسایی بووە بابەتی فرەژنی قبول نەکراو بوو لە کۆمەلگەی کوردەواریەوە بە تایبەتی باشووری کوردستان بە چایەکی بێزراوە سەری ئەو خەڵکانەیان نەکرد ئێستا پێچەوانە بۆتەوە بۆتە لە سۆشیال میدیا و لە ڕاگەیانەکانە شانازی پێوەکەن و بۆتە ترند بۆیە ئێمە لە پاشەکشەیە لەو ڕوانەوە بەڵام وەکوتم ئەبێ بەردەوام بین لە کارکردنمان لەسەر ئاستی کللتوری لەسەر ئاستی کۆمەڵایەتی سیاسی ئەمەش کاری بەردەوامی ئەبێ ئێمە لە ڕابردووە کارمان لەسەر کردووە بەردەوامیشین بە ئومێدی ئەوەین نەوەی دوای ئێمەژنەوەی داهاتوو ئەم گەنجە و ئەم چالاکوانانە بەردەوام بن و بە هەمان
ڕۆحیەتۆ کار لەسەر بابەتەکان بکەن.